لە هەڵبژاردنەکانی سەرکۆماری ئێران هیچ کام لە بربژێرەکان نەیانتوانی 50 زاید یەک بەدەست بێنن، بۆیە هەڵبژاردن کەوتە گەڕی دووەم کەواتە لە ڕۆژی هەینی داهاتوو جارێککە ئەبێ هەڵبژاردن لە نێوان ئەو دوو کەسەی کە زۆرترین دەنگیان هێناوە یەکێکیان ببێتە سەرکۆماری ئێران. بەڵام پرسەکە ئەوە نییە ئایا کاک هەر کەسێک بوو بە سەرکۆماری ئێران هیچ لە سیاسەتی ئێران چ لە ناوەوە چ لە دەرەوە گۆڕانی بەسەردا دێت یاخودنا. کۆمەڵێ پرسمان هەیە سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئێران و هەروەها سیاسەتەکانی ئێران لە ناوە و لە دەریشەوە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم شارەزای سیاسەتی نێودەوڵەتی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، سوپاسان دەکەین کە جارێکی دیکەش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24. بە خۆدا گەداری ینی هیچ کام لە بربژێرەکان دوێنێ نەیانتوانی 50 زاید یەک بێنن. هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە ئایا ئەوەیە کەمی بەشداریکردنی خەڵک بۆ لە دەنگدانە یان شتی تر هەیە؟ یەکێک لە هۆکارەکانی بەڕاستی ئەمەیە کە خەڵک پاش ئەو سێ شۆڕشە گەورەی لە 2017 19 و 22 کرا متمانیان نەماوە. تەنانەت با بڵێین ئەنجومەنی با بڵێین ئەو ئەنجومەنی کە بە شۆڕای نیگابان دەناسرێ کە لە فیلتەردانی کاندیدەکان دەگرێت ئەمجار ڕێگەیدا جۆرێک لە ڕکابەرایەتی دروست بێ بۆی کە ڕێفۆرمخوازەکان جارێکی تر بێنەوە ئەوەی کە لە 2021 لە سەردەمی ڕئیسیدا کە بۆ سەرۆکۆمار ڕێگەی نەدا. هەموو ئەمانە وتەی بەرپرسەکان هاتنە مەیدانیان تەنانەت ئایەتوڵا خامنەی کە داوای کرد کە دەنگ بدەن و بەستیەوە بە کۆمەڵێک پرسیتر دەنگدانە بە کۆماری ئیسلامی و کۆی ئەمانە نیشانیدا کە ئێستا ئەم لێکترازانە ساڕێژ نەبووە یا چارەسەر نەبووە. دوو پرسی سەرەکی ئابووری و سیاسی ڕێگر بوونە بەڕاستی لەوەی دۆخێکی نالەباری ئابووری بووە کە ئەو کاندیدانە هیچ پلان و بەرنمەیەکیان نەخستە ڕوو. بۆ نمونە لە بەرەکەی تر هەر لەسەر کابینێ ڕئیسی و ئەو شتانەی کە شکستی خواردووە لەلایەن ئەوەی کە شارەزایانی ئابووری و خەڵکی ئاسایی لە ژیانی ڕۆژانی خۆیاندا دەبینن لە بواری سیاسەتی دەرەوەشدا هیچ پلان و بەرنمەیەکیان نەبوو. تەنیا تۆزێک پزیشکیان و تا ڕادەیە خالی باف باسی لەوە دەکرد کە لە ڕێگەی گفتوگۆ دەکرێت کێشەکانمان چارەسەر بکەین. ئەم لێکترازانە ئەنەی ڕابردوو و جۆری ئەم کاندیدانە کە بەڕاستی کەسایەتێکی بەهێز نین. تەنانەت ئەگە سیر بکەین لە بەرەی ئوسوڵگەراشەوە ئەوانە ڕاستە سەعید جەلیلی بە کەسێکی زۆر تونڕە و دەناسرێ، بەڵام لە بەڕێی ئوسوڵگەراکانیش ئەموو لەسەری کۆگنین چونکە با بڵێن ئولترا ڕاستە یا زۆر زۆر تونڕەوە. قالی باف کۆمەڵێک مەلەفی گەندەڵی بۆ نمونەوەی کە بە سیسمونی گەیت کە دوائینان بوو جگەلەوەی کە مەلەفێکی تر لە سەردەمی سەردەمەکانی پێشوو کە بە ئەملاکی نجومی کەودەمی شارەوانی تاران بووە. لە بەرامبەریشیدا کەسایەتێکی لاواز کە بەڕاستی ڕێفۆرمخواز نییە. من دووبارە لەسەرەوە بپرسم کاک دکتۆر ببوورە ینی ببوورە من قسەکەم پێ بڕێت ینی با بینە سەر ڕێفۆرمخوازەکە کە وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو لە پێش نەریتخوازەکانەوەی ینی دەنگی زیاتر هێناوە 10 ملیۆن و شتێکی هێناوە. باش ئەگەر ئەو دەرچوو ڕۆژی هەینی داهاتوو هیچ جۆرە گۆڕانکاریەک دروست دەبێت؟ یعنی ئەمە پرسیارە بەڕاستی گۆڕانکاریەکی سنووردار دروست دەبێت. ئەم گۆڕانکاریە بەشێکی لەوەیە کە خەڵک و با بڵێن دانیشتوانی ئێران لەلایەک وڵاتانی دەرەوە بەتایبەت ئەمریکا ئەمە وەکی سیگناڵێکی ئایەتوڵا خامنەیی دەبینن، چونکە شاراوە نییە کە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم پێوەرە و ستانداردە نێودوڵەتیانەی کە ئێمە دەیناسین بەهۆی نەبوونی چاودێر کۆمەلگای مەدەنی بەهێز ڕاگەیاندنێکی ئازاد و هەروەها کۆنتترۆل یا چاودێری دەرەکی پێوەرەکە زۆر جیاوازە و لەلایەکی تر بەوەی بوونی شۆڕای نیگابان کە ئەو کاندیدانەی کە دەیان هەوێ ئەوەی کە پێی دەڵێن ئیرادەی نیزامی لەسرە بۆی دەبینی زۆر جا سەر کۆمارەکانی پێشووتر شیاوەتیان ڕەت دەکرێتەوە. ئەمانە وا دەکا کە ئەوان زۆر متمانیان بە هەڵبژاردنەکە نەبێ، بەڵکو خەڵکی ناوخۆ دەرەوە خەڵکی ناوخۆوەکی دەرچەیەک دەیبینێ بۆ کرانەوە، دەرەوەش بە سیگناڵێک دەیبینێ کە ئەگەر کەسێکی وەکی پزیشکیان بێ ئەو بە معنای وەیە کە ئەوەی کە ئەوان پێی دەڵێن ناوکی ڕقی دەسەڵات کە بە نیزام دەناسرێ کە بریتیە لە ڕوانگەی ئایەتوڵا خامنەیی بۆ سیاسەتی دەرەکی بەتایبەت. ئەوە ئاوای دەبینن کە ئەمە سیگناڵێکە بۆ ئەمریکا کە دەی هەوێ ئەم سزایانە ئەم گەمارە و ئابڵۆخانە لا ببەرێت لە ڕێگەی چی؟ لە ڕێگەی دانوستان و ڕێکەوتنێت. لە بەرامبەری ئەمەدا کێیە سەعید جەلیلیە کە
بەپێی وتەی چ لایەنە دەرەکیەکانی بۆ نمونە برنس کە ئێستا سەرۆکی CIA و هەروەها دانوستانکارە گەورەکان بۆتە هۆکاری شکست نەگەیشتونەتە ڕێکەوتن و سێ لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش لە سەردەمی سەعید جەلیلی بەسەر ئێران سەپێنرا کە تا ئێستاش ئاسەوارەکانی زۆر ماوەتەوە. کاک دکتۆر ئەوە ئاماژەتەن بە ئەمریکادا لە ئێران هەڵبژاردن ئەنجام دەدرێت دەبێت ڕۆژی هەینی گەڕی دووهەمی وەکو لە هەواڵەکانی ژاوە چکە کەس دەرنەچوو لە ئەمریکاش هەڵبژاردنێک بەڕێوەیە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان خوێندنەوەتان بۆ هەڵبژاردننی ئەمریکا و ئێران چییە کە هەردووچی لەم ساڵدا بەڕێوە دەچێت بە کورتی دەتوانم بڵم هەرتێک وڵات بڕیار بەدەستان چاوەڕێ هەڵبژاردن دەکەن کەکێ بێتە سەر ئێرانیەکان ئەگە سەیری بکەین لە نیگەرانی خەڵکەوە بگرات تا ناوەندەکانی لێکۆڵینەوە و ناوەندەکانی دەسەڵات بڕواایەکان لەلا دروست بووە کە ترامپ دەبێتێ ئەزمونێکی خراپیان لەگەڵ ترامپەیە چ لە دەرچوون لە ڕێکەوتنی ئەتۆمی کە زۆر هیوایە لەسەر هەڵچنی بوو تا کوشتنی قاسم سولەیمانی و دووبارە گەڕانەوەی ئەم سزایانەی ڕاستە سزاکانی ئەنجومەنی ئاسایش بە بڕیاری 2231 لا چووە و تا هەژدەی ئۆکتۆبری ساڵی 2025 کە کۆتایی بەوە دێ بەم بڕیارێت 2231 بە جۆرێک ئەمانە لاچۆ بەڵام ئەمە دەزانین کە وڵاتانی تر کۆمپانیاکان بانکەکان کاتێک کە ئەمریکا سزا بەسەر وڵاتێک دەسەپێنێ ئەگە لە دەرەوەی ئەنجومەنی ئاسایش بێ ئەم ڕیسکە ناکەن بچن ئەو پەیوەندیانە ئاسایی وە بینیمان لە چەند ساڵێدا کە دۆخی ئابووری ئێران چی دەهات تا ئەو کاتێک کە بەهۆی جەنگی ئوکراینیا هاتن سەرکاری بایدن و هەروە قەیرانێکانی کە پاش کۆڕۆنا ڕوویدا بوو واڵبژانەکانی ئەمریکا بایدن چاوپۆشی کرد کە ئێران نەوتی فرۆشت لەلایەکتر لە ئەمریکاشەوە سیر دەکەن بزانن کێیە کە لە ئێران دێت ئەوانیش بە سیگناڵێک دەیبینن هەرچەندە ئەزمونێکی خراپیان وەرگرتووە ڕۆژاوایەکان و بەتابەت ئەمریکا ئەگە سەیری با بڵێن پرۆسی دانوستان سەیری بیرەوەرەکانیان دەکەین ئەوان دەڵێن کاتێک دەگەڕ ڕفرمخوازێک ڕێکەوتن دەکەین ڕاستە بریتی لە ئیرادەی ڕێبەری و بڕیاری ڕێبەری بەڵام مەرجی نییە ئەم ڕێکەوتنە لایەنە تونڕەوەکان شکستی پێنێنن بۆ نمونە لە دواییندا لە کۆتایەکانی سەردەمی ڕۆحانی ڕێکەوتن بەس واژووی مابوو گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 بەڵام لە سەرەتای کابینەی ڕئیسی ئەوەی کە بە کابینەی سێبەر دەناستا کە سەعید جەلیلی سەرۆکایەتی دەکرد شکستیان پێهێنا و ڕێگەیان نەدا لەگەڵەوەی کە بینیمان هەموو ئەمانە پێمان دەڵێن هەرتێک وڵات چاوەڕێ ئەم هەڵبژارنە دەکەن و بڵێ کێرێتە سەر کۆمار کاریگەری لەسەر ڕوتی ڕووداوەکان لە ناوچەکەەوە پەیوەندەکانی ئێران و ئەمریکا دەبێت زۆر باشە کاک دکتۆر با بێمە سەر مەسلەیەکی تر بۆ خۆ دەزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتو لەکەر مەسەلە هەر شەڕی ئیسرائیل و حەماس نییە یعنی لە هەموو لایەکەوە گڕی گرتو بەڵام کەڵپەکان جیاوازن تا چەند ئەم قەیرانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەسیری لەسەر هەڵبژاردنەکانی ئێران هەیە هەروەکی وتم ڕۆژی جومە بەڕاستی بۆ چاودێران بۆ پسپۆڕان و ئەکادمیەکان و سیاسەتمەداران دەردەکەوێت کایە ئایەتوڵا خامنەی خۆی بۆ گەڕێکی تر توندی تیژی و پێکدادان لە ناوچەکە لەگەڵ ئەکتەرەکانی تر و لەگەڵ ئەمریکا ئامادە دەکات بە دانانی کەسێکی تۆنڕەوەکی جەلیلی کە بەناوبانگە بۆ تۆنڕەوی لە سیاسەتی ناوخۆ دەرەوە وەڕوانگەی بەرەو شەرق یا بەرەو ڕۆژهەڵات کە ڕوانگەیەکی سەرەکیەوە ئەو پەرەی پێدەدا پشت بە خۆبەستن نزیک بوونەوە لە چین و رووسیا سەردەکەوێ یان بە هەڵبژاردننی پزیشکیان دەیهەوێت تۆزێک لە ئاستی بارگرژیەکان بسڕێتەوە چونکە مەترسی گەورەشەیە یەشێک لە مەترسیەکان جەنگی ئیسرائیل لەگەڵ حیزبوڵایە و بەشداریکردن و تێوەگلانی ئەمریکایە ئەمە ڕێکەوتنێکی ئستراتژی بەڕێوەیە پاشەوەی 7 ئۆکتۆبر ئێران توانی شکست بە ئاسایی بوونی پەیوەندەکانی سعودیا و ئیسرائیل بێنێ ڕێکەوتنەکە لە نێوان ئەمریکا و سعودیایە کە زۆر چەکی بواری ئەتۆمی دەگرێتەوە ڕاستە ناگاتە چەک بواری ئەتۆمی دەگرێتەوە بواری موشکی و فڕۆکە و تەکنۆلۆژیای سەربازی و زۆر پرسی دیکە و تەنانەت دەگەڕێتەوە سەر داهاتووی چارەسەری پرسی فەلەستین ئەم هاوسەنگیە لەرزۆکە مەسەلەی ئوکراینیاوانە کە رووسیا لەوێ سەرقاڵ کراوە بە هاتنە سەرکاری ترامپ جەنگەکە چی پێدێ و جۆرێک پارێزگاری چین هەمووانە جۆرێک لە تەنیایی ئێران دەردەخا ئەم هەڵبژارنە پێمان دەڵێ ڕوانگەی ڕێبەری باڵا ئایەتوڵا خامنەی لە هەمبەر ئەم هاوکێشە نوێیانەدا و لە ناوچەکە بە یەک تێبینیەوە مەلەفی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ژێر دەستی
کابینە و وەزارەتی دەرەوەی ئێران نییە بەڵکو سوپای پاسداران و سوپای قودس بەسەرۆکایەتی ڕێبەری باڵایە کە ئیدارەی وەزعەکە دەکات. دەستخۆش زۆر بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیمی شارەزای سیاسەتی نێودوڵەتی گەلێ سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش.